سلام علیکم خۆشەویستان. ئەو ڕۆکە لەگەرێکێکی بەلاشاوی کاکە فەرهاد هەفتە گرۆپێ و عەمەلیاتمان لێ کرد بزانین چی هەیە دەربارەی مێرەبانی. کاک فەرهاد چ عەمەلیاتێک لۆ کرا؟ دەست خۆشوی دکتۆری بەڕێز، وەڵڵاهی ئەمە زۆر مەمنونم. بەڕاستی پێش ئەوەی بێمە ئێرە وەزم زۆر خراپ بوو، بەڵام کە هاتمە ئێرە و تەعاملی ئێرەم دیت میهرەبانی بەڕاستی خزمەتی خەڵکی دەکەن بەڕاستی و عەمەلیاتیشی لۆ کردم بەڕاستی هەستم بە هیچ نەکرد. ئەوە هەفتە کە هاتیمە دەرێ زۆر فەرقم کردیە زۆر یعنی لە هەموو ناحیەکی ضعیف بوویمە قەلبم سووک بووە بەڕاستی دەستی خۆشبی دکتۆر دلێری بەڕێز. کاک فەرهاد خوای گەورە ئیتلای کردیتۆ لەسەر عەرەبانەیە، لاقەکانی نەمایە، دوعای خێری لە بۆ بکەن ئینشاءڵڵا زۆر ئیسفادە لێ دەکەی، ئەو وەزنەی لە کۆر دەبیتەوە تاوەکو بتوانیتن ژیانی خۆی ئاسایی بکاتەوە، خوای گەورە کاری لێ ئاسان بکە. دەستت خۆش. کاک فەرهاد بەلاشەوی پێشتر چیش دەکرد؟ پێشتر فۆزی پۆلیسی بوو، بەس تەقاعودم ئێستا. تەقاعودی. ئەو لۆ چ کەتێ سەر عەرەبانەی ئەویان لۆ باز بکە، یعنی لۆ لەسەر عەرەبانەی؟ وەڵڵاهی یەک لەبەر وەزنەکەی گەرەک زۆر بوو، دووەم پشتم دێشە، لەبەر پشتی لاقەکانیشم لەدەستدا فەقەرات و ئەوانە هەمووی خوار بووە. چەندە ڕۆشتن لەدەستدا؟ بەخوای من چین دەکەم 3-4 ساڵە. 3-4 ساڵە. ئینشاءڵڵا بەو عەمەلیاتەی وەزن دێتە خوارێکە ئیستیفادەی لێ دەکەی و زۆر باش دەبێت. دەستت خۆشبی دکتۆر. چ شعورەکەتە بەرامبەر بە میهرەبانی؟ وەڵڵاهی میهرەبانی بەڕاستی خزمەتکاری خەڵکینە، بەڕاستی هەم بە دکتۆر و هەم بە هەموو کارمەندەکانیش بەڕاستی تەعامولیان زۆر خۆشە لەگەر خەڵکی و زۆر یارمەتی دەری خەڵکیشن. ئەگەر ئەوەی ئیمکانیەتیشی کەمبی بچینە 100% یارمەتی دەدەن. چ هەستەکەت هەبوو بەرامبەر ئەوانەی کە کاتی خۆی سیقیان کرد و پشتی خێریان کرد و پارەی خێریان هێنا ئێرە و ئێرەمان دروست کرد؟ وەڵڵاهی تەئەکیدەن 100% قازانجیان کردووە، تەئەکیدەن. ئەمە دەرێن خۆشبەختەوەی بەشدارە لە میهرەبانی. ئارێ وەڵڵا خۆشبەختە دکتۆر. میهرەبانی بەردەوامە لە ئیشە چاکەکانی، لە ئیشە باشەکانی و بڕینی گەدەی ئینسان کەنجینێک گەدەی دەبڕێتن کە نەتوانی خۆی سەعیف کاتەوە. ئەگەر ئینسان بتوانیتن بە غاردان، بە ڕیاضە، بە ڕێزینیکردن بەوانە خۆی سەعیف کردەوە ئەو نۆڕ عەلایمە. ئەگەر بەوانە نەیتوانی دەتوانیت بە دەرمان و بە دەرزی و بە دەرمان و بە باڵۆن ئەگەر هەر بەوانش کۆنتڕۆڵ نەکرا ئەو وەختی دێنە سەر مەعیدەبڕینی. مەعیدەبڕین عەمەلیاتێکە خەتەرە، ئەمە هەمووی ڕوون دەکەینەوە، لۆی شەرح دەکەین. بەڵام ئەلحەمدولیلا کاکە فەرهاد ئیسفادەشی زۆر باشی لێ کرد و عەمەلیاتەکەی ناجح بوو 100% بە پشتیوانی خوای گەورە و ئینشاءڵڵا هەموو ئەو کەسانی کە نەشتەرگەری دەکەن نەجاحەت دێنیتن و خوای گەورە سەحەتی باش و لە ئاخرەش لە هەمووان خۆش ببیتن. ئامین ئەجمەعین ئینشاءڵڵا. تەشجیعکردنی خەڵکی لە بۆ ئیشی باشە، لە بۆ ئیشی خێر، لە بۆ ئیشی چاکە الدال عەلە الخەیری کەفاعیلیه. لۆیەکە دەرێن خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی، خۆشبەختە ئەوەی بە لایکێکی، بە کۆمنتێکی، بە قسەی جوان تەشجیع ئیشی جوان دەکاتن. ئەوە کاک فەرهاد 3 ساڵە ڕۆیشتنی لێساندرایتەوە لەبەر قەڵەویەکەی لاقەکانی نەیدەتوانی ڕای بگری، پەنای هینای لێبکانە چووکە نەیتوانی بێشی خۆی زەعیف کاتەوە. ئێستا کە لەگەر پێشەوە عەمەلیات بکرێت چەند فەرقت کردیە؟ وەڵڵاهی تەئەکیدەن فەرقم کردیە، بەس ئەمن نەمتوانی خۆم بکێشم لەبەرەوەی قاسم. نەفسیەن چەند مرتاح؟ نەفسیەن 100 ملیۆن مرتاح. 100 ملیۆن مرتاح. یعنی چ دەریاوانی کە قەڵەون و خۆیان پێ زەعیف ناکرێتەوە؟ وەڵڵاهی ئەوەی ئیمکانیەتی هەیە و تاقەتی هەیە دەتوانی بابێ گەدەی ببڕی، بەڕاستی ئیستیفادەی لێ دەکات. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.